موضوع عام للنقاش تصويت. هەرچەندە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆربەی مادەکانی پرۆژەی یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی پەسەند کردووە، بەڵام مادەی 37 کە بە پەسەند نەکراوی ماوەتەوە وەکو ڕێگر لە بەردەم هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سیر دەکرێت. ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر لیستی برایەتی پێی وایە لە ماوەی ڕابردوودا لایەنی تورکمانی زۆرترین بربەستی لە بەردەم پرۆسەکە دروست کردووە. ئێمە بە هەموو شێوەیە کاتی خۆی دانیشتمان لەگەڵیانە کرد لەگەڵ تورکمان لەگەڵ عەرەب بۆی ڕێککەوتنیەکە بێ ڕێککەوتنەوەکە ناوچەیی بێ یعنی هی کەرکووکیەکان بێ بیبینەوە بۆ بەغاو لە بەغا پەرلەمان ڕێی لەسەر بدە، بەڵام تورکمان زۆر پێداگریان کردبوو لە کۆمەڵێشت ویان لە خۆیان کردبوو کە خۆیان بە نوێنەری عەرەبش دەزانی زیاتر کارەکانیان بۆ ئەوە بوو کە دیفاع لە عەرەب بکەن بۆی هەڵوێستیان یەک بن لە پەرلەمانە و دژی کورد بێ. ئێمە زۆر شتمان لەگەڵیان باس کرد ئەوەی کە گرنگ بوو بەلای ئێمە بوو چارەنووسی کەرکووک بوو. کێ چارەنووسی کەرکووک دیارێکە ئەوان بە هەردوو لایەنەوە هەوڵی ئەویانەدا پەرلەمان چارەنووسی کەرکووکێک لا بکاتەوە. ئێمەش باسی ئەومان کردوتمان دەستور لە سەروی پەرلەمان شۆیە دەستور چارەسەری کێشەکانی کەرکووکەکە و دوا ڕۆژی کەرکووکش دیارەکە. لا بەرامبەریشدا ئەندامێکی تورکمانی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک بربەستەکان بۆ ڕازی نەبوونی کورد بە پێداچوونەوەی لیستی دەنگدەران دەگەڕێنێتەوە. إذا الإخوة الكرد موافقون على إجراء تدقيق سجلات الناخبين ئەگەر برایانمان لە کورد ڕازی بن بە پێداچوونەوە بە لیستی دەنگدەران ئەوە پێویستە پەلە بکەن لە ناردنی داواکاریەک بۆ سەرۆکی پەرلەمان بۆ بڕیاردان و پێکهێنانی لیژنەیەک بۆ ئەوەی لە ماوەی 2 مانگدا پێداچوونەوە بە لیستی دەنگدەراندا بکرێت، چونکە تەنیا 6 مانگ ماوە بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان بۆ ئەوەی دانیشتوانی شاری کەرکووک بێبەش نەبن لەو مافە یاساییە. لە ماوەی ڕابردوودا دیاریکردنی چارەنووسی کەرکووک و دابەشکردنی پۆستەکان و پێداچوونەوە بە لیستی دەنگدەران خاڵی ناکۆچی نێوان پێکاتەکانی کەرکووک بوون بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووک. کارۆن محەممەد، کورد سات نیوز، کەرکووک.